بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی 26 ساڵەی دامەزراندنی کورساتەوە. کورسات لەم 26 ساڵەدا چۆن توانێتی پەرە بە خۆی بدا و چەندە پابەند بە ئیتیکی میدیایی بە ئەخلاقی کاری میدیایی و چەندە توانیوێتی لەگەڵ پێشکەوتنەکانی تەکنەلۆژیاشدا بڕوا پێشکەوتنە میدیایەکان لە سەراستی گیان گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگەر سەلام ڕەحمان پێژەری میدیایی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. کاگەر سەلام سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لەگەڵمان سەری ساڵی نوێت پیرۆز بێ. چیت هەیە بۆ 26 ساڵەی دامەزراندنی کورسات؟ سڵاو ڕێز ئەم کاتتان باش ئەم کاتەی ئێوە و سەرجەم بینەرانی کورسات باش لە دەست پێکەوە پێم خۆشە پیرۆزبایی 26 ساڵەی یادی دامەزراندنی کەناڵە جوانەکەتان پێشکەش بکەم و سەری ساڵی نوێی زاینیش لە هەمووان پیرۆز دەکەم. بەڵێ کورسات لە ماوەی 26 ساڵی تەمەنیدا سەلماندوویەتی یان دەتوانین بڵێن بۆتە ناوەندێکی گرنگی معریفی کولتوری لە ژینگەی میدیای کوردیدا، ناوەندێکە بە عەقڵێکی دامەزراوەیی دانەبەزیوەتە ئاستێکی خراپی ئەوتۆ کە خەڵک نەتوانێ متمانەی پێ بکات و توانیویەتی لە کۆی گشتی تەمەنیدا متمانە و سەنگ و پێگەیەکی میدیایی لای وەرگری کورد بە تایبەتی لای خەڵکی توێژی جیاجیا و خێزانەکان لە کۆمەڵگەی کوردی لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات دروست بکە. ئەم دروستکردنی متمانەیە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە چەندێک ئەم کەناڵە توانیویەتی بە پیشەیانە مامەڵە لەگەڵ پرس و بابەتەکانی ڕۆژ و بابەتە کولتوری و فەرهەنگی و هونەریەکانە بکات و هەمیشە خۆی پاراستووە لەوەی ببێتە سەنگەرێک بۆ دژایەتی ئەوی دیکە یا ببێتە ناوەندێک بۆ بڵاوکردنەوەی ڕق و کینە یا توندوتیژی یا توندڕەوی. ئەمانە وای کردووە کە کورسات وەکو کەناڵێکی جێی ئیعتیبار کەناڵێکی سەنگین لە کۆی ژینگەی میدیایی کوردیدا جێی خۆی بگرێت و خەڵک ئومێدی زیاتری هەبێ بەوەی کە ئەم کەناڵە ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی باشتر بنێت لە پێناو کۆکردنەوەی خێزانەکان بە لە دەوری خۆی و پەخشکردنی پەیامێکی سەنگین، پەیامێکی خاڵی لە تونند و تویتیژی، خاڵی لە شکاندنی شکۆی مرۆڤ، خاڵی لەوەی کە باری دەرونی و ئارامی دەرونی تاکەکان و خێزانەکان لە کۆمەڵگەی کوردیدا تێک بدات. زۆر باشە. کاگەر سەلام سپاس دەکەین. هەڵبەتە تۆ وەکو توێژەرێکی میدیایی زۆر جار ڕەخنەش لە میدیاکانەکەی، ڕەخنە لە میدیاکان دەگریت بە چاوی ڕەخنەیەوە لیان دەڕوانی ئەو بۆ چوونی بەڕێزت بێ لەسەر کورساتەوە بۆ ئێمە مای خۆشحاڵیە. چەندە کورسات توانیوێتی لەم 26 ساڵەدا پەرە بەخۆی بدا؟ وەکو دەزانین میدیا لە سەراسی گیان زۆر پێشکەوتووە، کورساتیش لە کەناڵێکی چەند ساعت پەخشیەوە ئێستا دامەزراوەیەکی گەورەیە، چەند کەناڵێکە. چەندە بە بڵین باسێک لە هاوئاستی کورسات بکەین لەگەڵ پێشکەوتنە تەکنەلۆژیەکان و پێشکەوتنە میدیایەکان. بەڵێ بێگومان کایی میدیا یەکێکە لەو بوارانەی کە بەردەوام ڕۆژ لە دوای ڕۆژ دەتوانین بڵێن سەعات دوای سەعات لە نوێبوونەوە و لە داهێنان و لە گۆڕانکاری بەرەو پێشەوەدایە. ئەمە وای کردووە کە ناکرێت دەستگای میدیایی لە ئاستێکدا بوەستێ، ئەبێ بەردەوام لەگەڵ گۆڕانکاریەکانی ڕۆژمەبەسم گۆڕانکاریە تەکنۆلۆژیەکانە، گۆڕانکاری لە بواری داهێنانە زانستیەکانی بواری میدیا لە تەکنۆلۆژیادا. ئەمانە ئەبێ دەست و پەنجەی لەگەڵ نەرم بکرێ ڕۆژ لە دوای ڕۆژ سەعات دوای سەعات هەوڵ چاودێری بکرێ بۆ ئەوەی هەر گۆڕانکاریەکی نوێ کە دێتە پێشەوە، هەر پێشهات و یا هەر داهێنانێکی تەکنۆلۆژی دروستتر بڵێم دێتە پێشەوە بتانی بیخەیتە خزمەت پرۆسەی گەیاندنی پەیامەکەەوە لە پێناو ئەوەی بە باشترین شێوە ئەو پەیامەی کە هەتە بیگەێنی. لەمەدا ئێمە بەگشتی تێبینی ئەەکەین دەستدام و دەستگا میدیاییەکان لە هەرێمی کوردستان بە وێنە گشتیەکەی توانیویانە دەست و پەنجە لەگەڵ داهێنراوە تەکنۆلۆژیە زانستیەکانی بواری میدیا نەرم بکەن و سوودی لێوەربگرن و کورساتیش وەکو ئەوەی کە ئەزمونێکی 26 ساڵەی هەیە لە
مامەڵەکردن لەگەڵ تەکنەلۆژیای میدیادا حتمما دەتوانێت باشتر دەست و پەنجە نەرم کا و زووتر دەستی بەو تەکنەلۆژیای ڕابگا و بیخاتە خزمەتی گەیاندنی پەیامەکەیەوە و هەر ئەوەی کە ئێمە لێرەوە قسە ئەەکەین جەنابتان لەوێن ڕاستەوخۆ ئەتوانن کۆمەڵی ویندۆ لە شاشەکە بکەنەوە خەڵکی جیاجا وەرگرن تۆڕێکی فراوانی پەیامنێران ئەو ئاستە بەرزەی لە بواری دەنگ و لە بواری کارە هونەریەکان پیشانی ئەدەن لە مەسلەی لە بواری دۆبلاشکردنە لە وەرگێڕاندا لە پێشکەشکردن و دۆزینەوەی بیرۆکەی نوێ بۆ بەرنامەی خێزانی و کۆمەڵایەتی ئەمانە وای کردووە کە ئەم دەستگایە وێناکەی وا بێ لە لای وەرگرت کە دەتوانێت دەست و پەنجە لەگەڵ گۆڕانکاریەکانی ڕۆژگار لە بواری تەکنەلۆژیا نەرم کا و باشتر سوودیان لێوەربگرێ و بەکاریان بێنێ بۆ گەیاندنی پەیامەکەی. باشە کاگەر سەلان وەکو ڕەخنەگرێکی میدیای 2000 وەکو بینەرێک قەت بووە سەیری بەرنمێکی کورسات بکەی بڵی خۆزگا و بەرنامەی لە کورساتەوە نەکرایە نابۆمەی کورسات بێ خۆشببختانە کۆی گشتی ئەو بەرنامە کۆمەڵایەتی و خێزانی و تەنانەت خۆشی و کات بەسەربردنانەی کە لە کورساتەوە هەبوونە بە گشتی یعنی جێ ڕەزامەندی خەڵک بووە و ئەوەی کە ئیشکالێکیشی دروست کرد بوو بۆ نمونە ماوەیەک پێش ئێستا بابەتێکی بڵێم گاڵتەوگە بیاخۆشی و کات بەسەربردن یا سرودی گۆرانیەک تۆمات کرابوو هەرزوو کەناڵەکە لای برد سریەوە ئەمە بۆ خۆی پیشان دەدا ئەم کەناڵە پابندە بە پاراستنی بنەما ئیتیکی و پیشەیەکانی بواری میدیاکاتێک کە کلیپێکی یا لەناو چوارچەوەی بەرنمەیەکی خۆش و کات بەسەربردندا بابەتێک دەبێتە جێ ئەوەی کە ڕق و یا ناخۆشی یا هەستێکی خراپ بە وەرگر ئەبەخشێ ئۆتۆماتیکی ڕاستەوخۆ کەناڵەکە بابەتەکە دەسرێتەوە ئەمە بۆ خۆی مایە ئەم نیشانەی ئەوەیە کە ئەم کەناڵە خۆی بە بەرپرسیار ئەزانێ بەرامبەر بە وەرگرەکانی و من خۆزگە مەخواست ئەو بەرهەمە هەر بڵاو نەبێتەوە بەڵام کە بڵاو بوویەوە باشترین بڕیار ئەوە بوو کە سڕایەوە لابرا ئەمە بۆ خۆی ئاماژەیەکی گرنگە کە کەناڵەکە وابەستەیەکی ئیتیکی و ئەخلاقیانەی هەیە لەگەڵ کۆمەڵگەکەی و نایەوێت کۆمەڵگەکەی بریندار بکە یا هەستی بەشێک لە کۆمەڵگەکەی ئازار بدات. باشە کاگەر سەلان دەبینین هەندێک ژانر نازان بە ژانر نایان بەرینیان بەچی نایان بەرین داهێنرا و هێنراوەتە نێو میدیای کوردیەوە ئێمە متابعی میدیای جیانیش دەکەین میدیا عەرەبیەکانیش دەبینین ینی ئەمانە تەنها لە میدیای کوردیدا دەبینین ئایا ئاسایی ئەم داهێنراوانە بۆ نێو میدیای کوردی ئەم جۆرە هەندێک جۆر و ستایل لە نێو میدیای کوردیدا وەکو دەزانین میدیا یاسایەکی دیاریکراوی نییە بەڵام هەموو شتێک نابێ مۆرکێکیە بێ چوارچێوەیەکیە بێ ینی بنەمایەکی هەبێ بڵێ بێگومان هەموو پەیامێکی میدیایی بە پێی سیاسەتی کەناڵ اینجا سیاسەتەکە ڕاست بێ یا چەپ بێ ڕادیکاڵ بێ یان لیبرال بێ هەر جۆرە سیاسەتێک بێ هەر بابەتێکی میدیایی ئەخرێتە ناو چوارچێوەیەکی میدیاییەوە لە فۆرمەلەیەکی جیاوازدا پێشکەش بە وەرگر ئەکرێ ئەمە جیاوازی نێوان کەناڵەکانی ئەلف تا یایە یا ئەی تا زێدە ئەم جیاوازی ئەم چوارچێوەیە گرنگ ئەوەیە چوارچێوەکە پابندێتی ئیتیکی لەدەست نەدات چوارچێوەکە بنەماسەرەکیەکانی پیشەکە لەدەست نەدات و پێچەوانە نەبێ لەگەڵ ئەخلاقی پیشەکەیدا پێچەوانە نەبێ لەگەڵ بنەما یاساییەکاندا دژایەتی ئەوی دیکە نەکا داهێنەر و یا بڵاوکەرەوەی گوتاری ڕق و کینە نەبێ هانی توندوتیژی نەدا ئاسایشی دەرونی تاکەکان و خێزانەکان لە کۆمەڵگە نەخاتە مەترسیەوە و بەرژەوەندی گشتی کۆی گشتی جونگەکانی کۆمەڵگە بپارێزێ و ڕەچاوی وەکوەوەی لە یاسای سندیکای لە یاسای کاری ڕۆژنامەوانی داهاتووە ڕەچاوی ئادابی گشتی بکە ئەم چوارچێوەی کە بڕیارە لە ڕێگایەوە پەیام بگات دەبێ ئەم پابندیانە ئەم ئیلتیزامکردنەی تێدا هەبێ بەدەر لەمە ئەبێتە لادان لە یاسال لادان لە ئیتیک وە ئەبێتە دژایەتیکردنی کۆمەڵگە و مەترسی دروست دەکات بۆ سەر
ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەڵگەکە، ئاسایشی دەرونی تاکەکان، شکۆی مرۆڤەکان ئەخاتە بەر مەترسیەوە و ئەمەش بۆ خۆی ئیشکالی گەورەتر دروست دەکات، وا دەکات کە کەس لە ماڵی خۆی دڵنیا و ئەمین نەبێت لەوەی کە ئەوەی لە میدیادا دەگوزارێ ڕۆژێک لە ڕۆژان یا چرکێ لە چرکە ساتەکان زیانی پێناگەیەنێت. زۆر باشە. کاگەر سەلان تێبینیەکی دەیە لەسەر کورسات کە لە 2026دا جێبەجێ بکە حەزەکەی وەکو توێژەرێکی میدیایی ئادام بۆ چوونن بۆ شێوازە لەسەر کورسات باشە تا ئێستا ئەمای خۆشحاڵیە ڕەخنە و تێبینیەکانیشمان با گوێ لێ بێ. بەڵێ بەگشتی پێشنیازی ئەوە ئەکەم کورسات پێم وایە ساڵی پێشوش هەر قسەیەکی لەم بابەتەمان کرد. کورسات گەورەتر بیر بکاتەوە، کورسات بۆ وەکو دروشمەکەی بۆ هەمووانە بکردەوە بۆ هەمومان بێ، بۆ هەموو خێزانەکان بێ، بۆ کۆمەڵگەی کوردستانی بێ، لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا لە باشوور لە باکوور بە ئاراستەکانی هەرێم کوردستان با بڵین. اینجا بێ لە بواری کولتوردا ئێمە لە هەرێمی کوردستان هەتا ئێستا سیاسەتێکی کولتوری دیاریکراومان نییە، واتە حکوومەتی هەرێمدام و دەستگات پەیوەنددارەکان سیاسەتێکی فەرمی داڕێژراوی سیاسەتی کولتوریمان نییە. ئەمە ئەرکی میدیای قورستر کردووە، بە تایبەتی ئەو میدیانەی کە لە بواری کولتوردا کار دەکەن، بۆ نمونە کورسات. کورسات لە بواری کولتوردا کە بایەخێکی گەورە و گرنگ بە بوارەکانی کولتور دەدا، گرنگە ئینتیما نیشتیمانی و نەتەوەیەکە، ئینتیما کوردستانیەکە پێش هەموو شتێک بێ، بنیادنانی ژێرخانێکی کولتوری بەهای باڵا لە کۆمەڵگەی کوردستانیدا بە کولتوری بە پاراستنی ڕەسەنایەتی کولتوری کوردی، بە خزمەتکردنی کولتوری پێکاتەکان، بە خزمەتکردنی شێوەزارەکان، ئەو شێوەزارانەی کە لە ناو کوردستانە هەن، ئەمانە زۆر زۆر گرنگە. بە نمونە ئێمە هەندێک شێوەزار لە ناو زمانی کوردیدا لە بەردەم مەترسی لە ناوچووندان، لە بەردەم مەترسی لە بیرچوونەوەدان، بێ بایەخ بەم شێوەزارانە بداتەوە، بێ گەشەیان پێ بداوە، کار بۆ ئەوە بکات کە هەورامیەک و سۆرانیەک و کرمانجێک و زازایەک جۆرێک لە پردێکی پەیوەندی لە نێوانیان دروست ببێ کە لە یەکتر باشتر تێبگەن. و ئێمە ئەم کایە مەعریفی و ڕۆشنبیری کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە، ئەم وەکو چۆن دەڵێت چەترەی کە هەیە لە ڕووی مەعریفیەوە بێت دەوڵەمەندتر بکرێ. ئەمەش بەچی دەوڵەمەندتر دەکرێت؟ بە خزمەتکردنی زارەکانی هەورامی، ئیجازمانی پێ بڵین، زاری پێ بڵین، شێوەزار هەرکانیان بە ئی هەورامی، بە زازا، بە زەنگنە، بە هەموو شێوەکانی ماچۆ و ئەمانە بێنەوە کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی بتوانین وەکو پاشخانێکی زمانەوانی بینای باشتری زمانی لەسەر بکرێ. ئەمە یەک. و دوو، بایەخی زیاتر بە کولتوری پێکاتەکان لە هەرێمی کوردستان بدرێ و ئەوانیش وەکو هەمەڕەنگیەکی کۆمەڵگەی کوردستانی کاریان لەسەر بکرێ و ئەگەر بکرێ بەرنامەی تایبەت یان بەرهەمی تایبەتیان بۆ بەرهەم بێنێ، ئەمە زۆر باش دەبێت. خاڵێکی دیکە لە ڕووی دراماوە، کورسات ئەزمونێکی زۆر زۆر دەوڵەمەندی لە هەم کاری وەرگێڕان و دۆبلاژ و پەخشکردنی درامای دەرەکی هەبووە، هەم لە کارکردن لەسەر بەرهەمێنانی درامای ناوخۆیی هەبووە. و ئەو کارانەی کورسات ئەگەر لە بواری درامای کوردیا دەربێنین، ئەبینین ئێمە شتێکی ئەوتۆمان بۆ نامێنێتەوە، هەموو ئەوەی دەمێنێتەوە ڕەنگە لە پەنجەی دەست تێپەڕ نەکا وەکو کارە درامیەکان کە بەرهەم هاتوون. اینجا بۆیە زۆر زۆر گرنگە بۆ ئەم ساڵ کورسات کاری زیاتر بکە لە بواری بەرهەمهێنانی درامای کۆمەڵایەتی بێت، درامای ڕۆشنبیری بێت، درامای خۆشی و کات بەسەربردن بێت، هەموو جۆرەکانی کە دراما هەیە. بۆ ئەمە چییە؟ دەستگرۆییەکە بۆ هونەرمەندان. داواکاریەکی دیکە وەکو پێشنیاز ئەوەیە بایەخی زیاتر بەکاری هونەرمەندانی ناوچە جیاجیەکانی کوردستان بدرێت لە خانەقینەوە تا زاخۆ و پارچەکانی دیکەش. بۆ نمونە شێوەکارێکە دەکرێت بایەخی زیاتری پێ بدرێت، بناسیێنرێ بۆ ئەوەی ئێمە
ژێرخانە معریفیەکەمان تەکمیلە بکەین لە ڕووی کولتور و هونەرەوە بتوانین ئەم کەناڵە ببێتە ناوەندێکی گرنگی کۆکەرەوەی هەموو دەنگ و ڕنگ و سەدا جیاوازەکانی بواری کولتور و فەرهەنگ و هونەر بەبێ ڕەچاوکردنی ئینتیمای سیاسی بەرهەمهێنەرەکانی هونەر بۆ نمونە. ئەمانە خاڵی گرنگن، یعنی وەکو داواکاریەک لێرەوە ئاراستەی بەڕێستانی ئەەکەم بەڕێوبەرانی کەناڵەکە کە هەرچی بکرێت زیاتر لە ڕووی شانۆوە کار بکرێت، لە ڕووی موزیکەوە کاری زیاترمان پێویستە، هەروەها دراماش بە تایبەتی دراما بۆ ئەوەی خەڵکی ئێمە چیتی حەوجەی بە درامای دەرەکی نەبێ. بەڵێ پێشنیازەکانی هەموو پێشنیازی بەجێن، هەموو پێشنیازی بنیادنەرن، زۆر باشن، بەڵام بۆدە سیاسەکەی ئێستا کورسات ئیتر دامەزراوەیەکە ئەوەی ئەو کەناڵی ئێمە قسەی تێدا دەکەین. کورسات نیوز ینی زیاتر گرنگی بە بوارە سیاسەکانیش دەدا. بۆ بوارە سیاسەکە کورساچی بکە زۆر جار ڕخنەوەمان لێ دەگیرێ، ینی وەکو تێبینی پێمان دەوترێ بۆ ناسن نێو شەڕە سیاسەکانەوە بۆ هێشتا هەر بە زمانە نەرمەکە گفتوگۆ دەکەن. ئایا ئەبێمە لە پێناوی هەندێک لایک و کۆمنتی زیاتردا بچینە نێو شەڕێکی سیاسی زۆر نزمەوە؟ ینی مەبەستم ئەو سیاسەتی کە هەیە ئێمە وەکوەندێک میدیای دیکە بە زمانێکی زۆر نزم کاری لەسەر بکەین؟ بەڵێ لەوەدا دەستخۆشی لە کورسات نیوزیش ئەەکەم کە ئاستی خۆی دانە بەزاندووە بۆ ئاستی ئەو شەڕەت احترامان ئەو شەڕەدەنوکە میدیایی لە ژینگەی میدیایی کوردستانە هەیە. دوو کەناڵی دیاریکراو لە هەرێمی کوردستان ئەگەر ئەم دوو کەناڵە پارێزگاری لە پێگە و لە سنگ و بەهای پەیامی میدیایی خۆیان بکەن، ڕەوشی گشتی ژینگەی سیاسی هەرێمی کوردستان جۆرێک سەقامگیری دەمێنێتەوە. ئەو دوو کەناڵەش کورسات نیوز و لە بەرامبەریشدا کەناڵی کوردستان تیڤی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە و کورسات نیوزیش ئاعتیبار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم دوو کەناڵە وەکو دوو کەناڵی دایک، وەکو دوو کەناڵی سەرەکی لە ئاراستەکردنی گوتاری سیاسیشدا، هەتا ئەم دوو کەناڵە پارێزگاری لە بەها پیشەیی و یاساییەکان و بە خەمخۆری بۆ ژینگەی سیاسی و میدیایی لە هەرێمی کوردستان کاری زیاتر بکەن، بۆ خەڵک گرنگترە و بۆ ڕەوش و سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان گرنگترە. ڕەنگە کەناڵێکی تازە دروست بوو، کەناڵێکی ئۆپۆزیسیۆن، کەناڵێکی سیاسی دیکە جۆرێک گوتار ئاراستە دەکا ئەو کاریگەری و قورساییە سیاسیە گەورەی نەبێت لەسەر پرۆسەی سیاسی وەک ئەوەی کە کورسات نیوز لە سلێمانی یا کوردستان تیڤی لە هەولێرەوە ئاراستەی بکە. ئەم دوو کەناڵە لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان و هەردووکی پێویستە ڕەچاوی ئەو بەرپرسیارەتێ بکەن و بەنسبەت کورسات نیوزەوە ئەوەی تێبینی کراوە سەرڕای ئەو هەموو ململانێ و کێشمە سیاسی کە لە ژینگەی میدیایی کۆی گشتی هەرێمی کوردستان و بە تایبەتتر لە سلێمانی هەیە، کەناڵەکە توانیویەتی ڕێڕەوێکی ئارام بۆ خۆی بدۆزێتەوە و بە ئارامی گوتاری میدیایی خۆی پەخش بکە. ئەمە دەستکەوتێکی گرینگە کە نەکەویتە شوێن وەکو چۆن دەڵێ ئەو گێژاوەی کە دروست کراوە لە میدیادا و لە کۆکردنەوەی لایک و ڤیو بۆ هەموو پەیجێک ئاسانە، بەڵام بەچی ئەم لایک و ڤیۆ کۆ ئەکرێتەوە؟ ئەکرێ ئێمە ئەم کەناڵە پەیامە میدیاییەکەی نەکاتە قوربانی بەدەستهێنانی لایک و ڤیو، چونکە لایک و کۆکردنەوەی ڤیو و شێرکردن و کۆمنت نووسین مانای کاریگەری پەیام ناگەیەنێ. کەناڵە معتەبەرە گەورەکانی دنیای میدیا لە ڕۆژئاوادا، لە ئەمریکادا، لە CNN، لە BBC، لە فۆکس نیوز، هەموو ئەو کەناڵانەی کە بڕیاری کاریگەریان لەسەر بڕیاری سیاسی وڵاتەکانیان و وڵاتانی جیهانیش هەیە تا ڕادەیەک، نەهاتوون ئاستی خۆیان دابەزێنن بۆ ئەوەی خەریکی هاندان و وروژاندنی وەرگر بێن تا کۆمنتیان بۆ بنووسێ. ئەوان ئاراستەی خۆی گوتاری خۆی پێشکەش دەکات و گوتارەکەی کاریگەری بەجێ دێڵێ بەبێ ئەوەی شەڕی کۆکردنەوەی ڤیو و لایک و کۆمنت بکە. کورسات بە هەردوو بەرەکەیەوە، کورساتی با بڵێن کولتوریەکە و سیاسیەکە کاتێ ناچێتە ناو ئەم شەڕەوە، ئەمە نیشانەی بەهێزی کەناڵەکەیە، نیشانەی لاوازی نییە. کۆکردنەوەی لایک و کۆمنت زۆر ئاسانە لە تۆڕی کۆمەڵایەتیدا،
هەر هیچ نەبێ بە سپۆنسەرکردن ئەتوانێت لایک و کۆمنت کۆ بکاتەوە بەڵام کە نادانابەزێتە ئەم ئاستەوە ئەمە بۆ خۆی خاڵی بەهێزیەتی وە ئەمە مانای ئەوەش نییە کە کاریگەری نییە. ئەو پەیامەی بۆ نمونە کاتێ هەڵەیەک لە کورسات ڕوئەدا ئەبینی بەشێکی زۆر لە کۆمەڵگە دێتە دەنگ واتە ئەم کەناڵە کاریگەری هەیە و کاریگەری دەدەست نەداوە بەڵام ئەوەیە ناچێتە ناو شەڕەکەەوە خەڵک هاان بدا خەڵک بورژێنێ خەڵک تووڕە بکە لە پێناو لایک و کۆمنتە 2000 کۆمنت نووسرا بێ بەڵام 1970یان گوێ نووسکایەتی و داهێزرانی ئەخلاقی و احترامەن هەموو ئەوانە بێ ئەمە هیچ زیادەیەک ناکا بوو معریفەی بەڵکو تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی بەدواوە دێ ژینگەی میدیایەکە پیستر ئەبێ ڕەوشەکەمان ناشیرینتر دەبێ اینجا ئەم شەڕە بۆ بکرێ ینی قسە ئەساسیەکە ئەوەیە کە من داواکارم بەڕێزان لە کورسات نیوز و وە کورساتیش لەسەر هەمان ڕێچکەی خۆی بمێنێتەوە و کار بۆ ئەوە نەکا کە منی وەرگرت تووڕە بکات لە پێناوەوەی لایکێکی بۆ بکەم کار بۆ ئەوە نەکا منی وەرگرت بوو ژێنێ بە ڤیددیۆیەک بە گرتەیەک یا بە هەواڵێکی چەواشەکار بۆ ئەوەی من ئەکتیڤی پیجەکەی بەرز بێتەوە ئەکتیڤ بوونی پیج یا زیاد بوونی ڤیو مانای کاریگەری ناگەێنێ ئەم کەناڵە کەناڵێکە 26 ساڵە لە خزمەتدایە کەسایەتێکی معنەوی بۆ خۆی دروست کردووە وێنایەکی لە زیهنی وەرگرتدا دروست کردووە کە ئەم کەناڵە باشە نابێ ئەم وێنایە بشێوێندرێ و ئەم وێنایە کارێک بکرێ لە پێناو دەستکەوتێکی ئانیدا بشێوێندرێ و حەز دەکەم ئەوەش بڵێم هەموو ئەو کەناڵانی پیجیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەت کۆی گشتی ئەنجامەکە تۆڕە کۆمەڵایەتەکە ئی خۆت نییە تۆڕە کۆمەڵایەتەکە هەر چرکێک ڕەنگە بەهۆی بابەتێکەوە کۆمەڵێ ڕیپۆرت بکرێ سزا بدرێ خۆشی نەتوانێ مەسەلەن خاوەنی بڕیار بێتیدا اینجا بوو بێ ئەم شەڕە میدیایە بخەیتە ناو تۆڕی کۆمەڵایەتەکانەوە گەنجی کورد خەڵکی کورد هاوڵاتی تاکی کورد دەیەوێ بە کەمێک ئەو سترێسەی ژیان لەسەری دروستی کردووەکەم بێتەوە بەڵام بێتە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان ماندووتری کەی هیلاکی کەی جارڕسی کەی بێزاری کەی وای لێ بکەی کە هەموو شتێ بەڕەش ببینێ ئەمە شتێکی خراپە و هیوادارم لەسەر ئەم ڕێچکە خۆتان ئەم ڕێی خۆتان دۆزیوتانێتەوە بەردەوام بن و بە دڵنیاییشەوە کەناڵەکە ئەگەر کاریگەری نەبوایە ئەمڕۆکە مەسەلە یادی 26 ساڵەی نەئەکرایەوە ڕەنگە دەمێک بوو بە جۆرێکی تکە فۆرمێکی کە گۆڕابە یا داخرابە. سپاس دەکەین زۆر بەڕێز کاگەرسەلان ڕەحمان توێژەری میدیایی ڕەخنەگری میدیایی زۆر سپاس بۆ بۆچوونەکانت لەسەر کورسات بە هیوایەوەی کە هەمیشە بەو شێوازە لە جێی ڕوانینی خەڵکانی ئێوەمانان و بینەرانی خۆماندا بمێنینەوە ئەو چاوەڕوانیایی کە خەڵکانی هاوشێوەی ئێوە و بینەرانمان لە ئێمەیانەیە لە کورساتیان هەیە هەر بەو شێوازە بمێنێتەوە زۆر سپاس دەکەم ساز بە بەشداریکردن خۆشەویستان بەردەوامە بین لە دوای شوێکی کرد.